دیارە لە هەولێر دوێنێ کۆنفرانسی نەخۆشیەکانی دڵ و چارەسەری بەڕێوەچوو ئەم کۆنفرانسە بۆ چەند ڕۆژێک بەردەوام دەبێت ئەمڕۆ دوم ڕۆژی کۆنفرانسەکەیەتیدا نوێترین زانیاری پزیشکیەکان تایبەت بە نەخۆشیەکانی دڵ و سنگ باس دەکرێت تایبەت بە ناوەڕۆک و وردەکاری زیاتر لەسەر ئەم کۆنفرانسە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد حەوێز کە بەڕێزیان سەرپەرشیاری کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتی نەخۆشیەکانی دڵ و چارەسەر لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا لە ناوەڕۆکی کۆنفرانسەکەەوە دەست پێ دەکەم بە دیاریکراوی ئەم کۆنفرانسە کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ناوەڕۆکی بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە ئەو بابەتان و ئەو توێژینەوانی کە لەم کۆنفرانسەدا باسکراون تا چەند دەتوانراوە توێژینەوەی زانستی سەردەمیانە بن. سڵاو ئەو کاتتان باش بۆ ئێوە و بۆ بینەران. ئەو کۆنفرانسە دوێنێ دەستی پێکرد ئەو ڕۆکەش بەرداوامە. ئامانجی ئەم کۆنفرانسە ئەوەیە کە ساڵانە دەکرێت. ئامانجی ئەو کۆنفرانسە ئەوەیە کە هەرچە توێژینەوەی نوێ هەیە کە ساڵانە لە مانجی هەشت لە کۆمەڵی دڵ و سینگی ئۆروپی کە زیاتر ئەوان دنیا بەڕێوە دەبن کە هەر کاتێک کە نەتیجەی ئەو توێژینەوانەی وانیان گۆڕانکاری لە شێوازی چارەسەرکردنی نەخۆش چ بەرەگای قەستەرە چ بەرەگای دەرمان چ بەرەگای نەشتەرگەری ئیتر لەو کۆنفرانسە ئێمە دەمانەوێت زیاتر دکتۆرەکان ئاشنا بن چ بە داوەتکردنی دکتۆرەکان لە دەرەوەی وڵات و دکتۆرەکانی خۆشمان بۆ ئەوەی ئەوانی کە بەشدار نابن لە کۆمەڵی دڵ و سینگی ئۆروپی لێرە ئاشنای ئەو توێژینەوە نوێیانە بن لە هەمان کاتدا ئێمەش پیشانیان دەدەین کە چەند کە نەشتەرگەری ئالۆزدا چ ڕادەیەک لە لێرە دەکرێت بۆ نمونە ئەو ڕۆکە دوو نەشتەرگەری ئالۆز ئەنجام دەدرێت ئێستا یەکێکیان وا خەریکن بۆ ناو کۆنفرانسەکەش دەگوازرێتەوە و لەو کاتە هەندێک شتی نوێ هەیە بۆ نمونە دەتوانین دابینی بکەین بۆی ئەو نەخۆشانە کە هەندێک ئالۆزن پێویست ناکە بچنە دەرەوەی وڵات دەتوانین لەو کاتەدا هەم ئەنجامی بدەین هەم ئەگەر پێویستیمان بە هاوکاری بیت دکتۆری بیانیش دەتوانن لە کاتی نەشتەرگەریەکە وەکو سەرپەرشتیارێک لەگەڵمان بن یارمەتیماندن و بەیانیش نەشتەرگەریش تری ئالۆز هەیە ئەویش دەگوازرێتەوە لە هەمان کاتدا توێژینەوەکانی خۆشمان ئەوانی کە لە کۆلێژەکانی پزیشکینە ئەوانی کە سەرۆک بەشەکان کە توێژینەوەیان کردیە لەوێن لەو کۆنفرانسە دەتوانن تەقدیمیکەن و توێژینەوەکانی ئۆروپاش لە هەمان کاتدا پێشکەش دەکرێت. باشە دکتۆر کەواتە ئەم کۆنفرانسە دەرفەتی ئەوەی ڕەخساندووە لە پاڵ ئەوەی کە توێژینەوەکان پێشکەش دەکرێت بازدا تازترین چارەسەریەکان دەکرێت بە شێوەیەکی کرداریش بتواندرێت لەسەر نەخۆشەکان تازترین زانستی پێشکەوتوی پزیشکی کاری لەسەر بکرێت؟ بەڵێ. باشە. بە شێوەیەکی گشتی ئەم کۆنفرانسا کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی پزیشکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هەڵکات پزیشکانی دەرەوە بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردو کاریگەری ئەمە لەسەر ئاست و توانای پزیشکان چۆن بەجێ دەمێنێت؟ خۆی هەموو دنیا بە ئاڵگۆڕی ئەو توێژینەوانەی کە دەکەن ئیدی گایدلاین دادنێن ئەو گایدلاینە واتە ئەو ڕێی کە پزیشک دەبێت بەو شێوەیە چارەسەری نەخۆش بکات. بۆ نمونە لە ئەڵمانیا توێژینەوەی گەورە دەکرێت ڕەنگە دواتر هەموو وڵاتەکانی ئۆروپا کۆ دەبنەوە توێژینەوەک لە سوید دەکرێت توێژینەوەک لە ئیتالیا دەکرێت ئیدی هەموو پێک دێن گایدلاینێک دەنووسنەوە بۆی کەمترین زەرەر لە نەخۆشدا لە شێوازی چارەسەرکردن. ئێمەش دەمانەوێت ئەو ئاڵوگۆڕیە دایمە بەردەوام بێ بە تایبەتی بە ئیسیفادەکردن لەو توێژینەوانەی کە ئەوان دەکەن و لەو خیبڕەیە کە ئەوان هەیەە بۆ نمونە دوو دکتۆری کە هاتوونە یەک لەوانە کە لە لەندەنە لێرە ئامادەیە لە کۆنفرانسەکە ئەوە یەک لەوانەیە کە گایدلاینی ئۆروپای دەنووسەوە لە سەر نەخۆشیەکان ئەوە دەبتە هەم هاندەرێک لە بۆ پزیشکانی خۆمان و هەم لە هەندێک لە پزیشکانی خۆمان توێژینەوەیان دەست پێ کردووە ئەوان ئیسیفادە لە داتای مەش دەکەن بۆ ئەوی لە مستەقبل ئەمەش بتوانین داتای نەخۆشەکانی مەش بچێتە ناو ئەو داتایی کە ئەوان بەکاردێنین بۆ نووسینەوەی گایدلاینەکان. باشە دکتۆر
دەمەوێت ئەوە بپرسم ئەم جۆرە کۆنفرانسانە تا چەندە دەرفەت بۆ پزیشکانی ناوخۆی هەرمی کوردستان دەرەخسێنێت کە بە شێوەیەکی پراکتیکی لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسانەوە بڕۆنێت دەرەوە یاخۆت هەمانگیەک دروست بێ لەگەڵ پزیشکانی دەرەوە سنتەرەکانی پزیشکانی دەرەوە تاکو بتوانن نوێترین زانیاریەکان بەدەست بخەن ینی جگە لەم کۆنفرانس لە دوای ئەم کۆنفرانسە پەیوەندیەکان بەردەوام بێ بۆ بەدەستهێنانی نوێترین زانیاری پزیشکی. باڵێ خۆی ئێمە پزیشکێکی زۆرمان هەیە لە دەرەوەی وڵات ڕاهێنانیان کردووە، بەڵام تۆ کە دکتۆرێکی وەکو ئەوانەیە کە بۆ نمونە لە پێگای گەورەنە لە دەرەوە کە دێنە ئێرە کە توێژینەوەی خۆیان پێشکەش دەکەن بەشێک لە پزیشکانی خۆشمان زیاتر هەوڵ دەدەن بۆی بەرەو پێشچن ئەوجە هەڵەچیان بۆ دەرەخسێ بۆ نمونە ئەوان یارمەتیمە دەدەن یان جاری وا هەیە تیمی دروست دەکەن ئەو تیمە دێتەوە ئێرە پزیشکانی خۆمان فێر دەکات. بۆ نمونە ئێمە لە خلالی 2 ساڵ دەستمان بە کەوی کارەبایەتی دڵ کردووە لە سنتەری دڵ لە هەولێر. بیدایەت کەسمان نەبوو کە ڕاهێنانێکی زۆر باشی کردبێت، بەڵام زیاتر لە 900 نەخۆش لەگەڵ تیمە بیانێمانیش کردی، ئێستا پێویستمان بەوان نییە بۆی بێنەوە. ئەو کۆنفرانسانە لەبەروەی مەودای باسکردنی بابەتەکان زۆرە، بۆیە هەر پزیشکێک حەزی دەستە بابەتێک لەو بابەتە دەتوانێت خۆی بە پێشخە چڕایانە لە دەرەوە بکات یان دەرفەتەکی بۆ دەرەخسێ ئەوان دێنە ئێرە نەخۆشیان بە کۆ دەکرێتەوە و ئیش دەکرێت و پاشفترێکی زۆر ئیدی فێر دەبن بەتەنیا بەبێ پێویستمان بە دەرەوە بێت. بۆیە ئێستام دەتوانم بڵێم ئەگەر هەر سێ سنتەری کوردستان لێک درێ سەتانەوەتی ئەو نەشتەرگەریانە کە لە دڵ دەکرێت بچ بەڕێگای قەستەرە چ بەڕێگای نەشتەرگەری دەکرێت سەتادەیەک هەیە ڕەنگە گەشتەمای بێت یان زۆر نوێ بێت یان زۆر کولفەی ئەمەلیاتەکە زۆر بێت یان ئامێری زۆر گرانی بێت، بەڵام دەتوانم بڵێم ستانەوەتی نەشتەرگەریەکان ئێستا دەتوانرێ ئەنجام بدرێت. باشە دکتۆر، نوێترین ئەو زانستە یاخود ئەو زانیاریە پزیشکیانی کە لەم کۆنفرانسەدا پێگەیشتین بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ دەکرێت بڵێ ئەم کۆنفرانسە بە دیوێکی لە دیوەکانی دیکە ئومێدێکی گەش و هەواڵێکی دڵخۆشکەرانی پێ بۆەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی سنگیانەیە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە نوێترین زانیاری بەدەست بێت و هەواڵێکی دڵخۆشکەر بێ بۆ نەخۆشەکان. هەواڵی دڵخۆشکەر ئەوەیە کە تازە بەتونگۆ پێش ئەگەر بیر بکەینەوە پێش 10 ساڵ لە 12 ساڵ نەخۆش بۆ قەستەرەیەک دەچوە دەرەوەی وڵات، بەڵام ئێستا هەم پزیشکانی خۆمان کەڕانە لە دەرێ دەکەن هەم بەواستەی سوودوەرگرتن لە خیبڕەی ئەو پزیشکانە ئەو تیمانەی کە دێن ئێستا الحەمدوللا لە هەر سنتەرێک نزیکەی زیاتر لە 20 دکتۆری پسپۆر هەیە. بۆیە بۆ نمونە پێشتر قەستەڕی 24 ساعتی نەدەکرا، نەخۆشەکە جەتەری دەدا دەماوە تووشی پەکۆتنی دڵ دەبوو، بەڵام لە ئێستا خۆشبەختانە 24 کاتژمێر هەر کاتێک نەخۆش جەتەلەیدا قەستەڕی بۆ دەکرێ و ئیشەکانی بۆ ئەنجام دەدرێت و لەگەڵ ئەوە ئەو مەرحەلەیە ئێستا تەواو بووە کەوا نەخۆش زەرمەند بێ لە کاتی جەتە، بەڵام نەخۆشی نەشتەرگەری ئالۆزەکانیش وا دەکرێت. بۆیە ساڵ بە ساڵ ئەگەر ئەو کۆنفرانسانە بکرێت لەگەڵ پێشکەوتنە جیهانیەکان دەتوانم بڵێم بەردەوام دەبێت، پزیشکانش بە دواناکەون لەو توێژینەوانەی کە لە دەرەوەی وڵات ئەنجام دەدرێت بە تایبەتی کۆمەڵی پزیشکانی ئۆڕۆپی و ئەمریکی کە هەموو دنیا زیاتر لەسەر ئەو گایدلاینانە دەڕۆن کە ئەوان دایدەنێن بۆی کەمترین زەرەر لە نەخۆشدا لە کاتی نەشتەرگەریەکان. باش دکتۆر، دەمەوێت ئەو پرسم زۆر جارکە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت بە تایبەتتر کۆنفرانسی پزیشکی و بەشێک لە کۆنفرانسەکانی دیکە بابەتێکەیە کە ئەو زانیاری نوێیانی کە لە جیهاندا هەیە لە هەرێمی کوردستانیش خۆشبەختانە لە پزیشکەکانی هەرێمی کوردستانیش بوونیان دەبێت، بەڵام ئەوەی کە گرفت دەبێت بوونی ئەو پێداویستیە پزیشکیانەیە کە پێویستە بوونیان هەبێت لە نەخۆشخانەکان یاخود ئەو بابەتانی لەو کۆنفرانسانە باس دەکرێت هەندێک کات پێداویستە پزیشکەکان لە هەرێمی کوردستان بوونی نییە. لەم کۆنفرانسەدا بەر ئەو بابەتە کەوتون؟ خۆی دەتوانم بڵێم دووبارە سەتانەوەتی شتەکان هەیە، بەڵام کێشەلە چییە؟ خۆشبەختانە لە خلالی ئەو 2-3 ساڵە وەزارەتی تەندروستی نیمچە سربەخۆیەکی داوە لە بۆ سنتەرەکانی دڵ، نەک بەس لێرە لە عێراقیش نەفسی شتیان کردووە وەزارەتی سەحەی عێراق
ئەو سربەخۆیی سنتەرەکان وە دەکات سنتەرەکان خۆیان بژێنن یان شتێکی نوێیان دەوێت بتوانن دابینی بکەن چکە نەخۆشی دڵ ناتوانێت لێژنەیەک دانەی لە وەزارەتی تەندروستی بۆ نمونە ئاگاداری هەموو کێشەکان بێکە لە ناوەوەی نەخۆشخانەکانەیە بۆیە ئەم دەتوانم بڵێم ئەگەر دووبارەش باز دەکەم کە هەر سێ سنتەرەکەی لێکدەن کە ئێستا ئەو کۆنفرانسانەوە دەکات لینکێکی باشیش لە بینی دکتۆرەکانی خۆمابی بۆ نمونە دکتۆرەکانی دڵی ئێرە لەگە سلێمانی ئیسلێمانی لەگەڵ دهۆک لەگە هەولێر ئەوە وەدەکا بۆ نمونە ئێمە کەوی دڵ دەکەین تاکە سنتەرین ئەوان نەخۆشی کەوی دڵ لۆمە دەنێرن بۆ نمونە نەشتەرگەریەکی تر کە تەنها لە سلێمانی دەکرێت ئێمە نەخۆشکان دەنێرن لە هەموو دنیاژ ئەوها ینی بۆ نمونە لە ئەڵمانیای سنتەرێک نییە هەموو نەشتەرگەریەکانی تێدا بکرێن نەخۆشەکان ئامادە دەکرێن دەنێرن بۆ شارەکەی تەنیشتی بۆیە من دەڵێم ئەگەر هەر سێ سنتەرەکان کۆ بکرێتەوە دەتوان بڵێم ستانۆتی نەشتەرگەریەکان دەکرێت و کێشەی تێدا نابێت. باشە دکتۆر دوێنێ هەر لە کۆنفرانسەکەدا بەشێک لە پزیشکەکان باسییان لەوە کرد کە ئێستا دە زۆرترین نەخۆشیەکانی دڵ با بڵێ جەڵدەی دڵە چۆن کار لەسەر کەمکردنەوەی ئەم بابەتە دەکرێت ئایا کۆنفرانسەکە هیچ چارەسەرێکی دیاریکرا و یاخودیش توێژینەوەیەکی تایبەت بەم بابەتە خراوەتە ڕوو خۆی دووبارە کێشەی دڵ بەس لێرە زیاد نەبووە کێشەی جەڵتەی دڵ لە هەموو دنیا زیاد بووە هەم لە بەرز و دەستنیشانکردن چکە پێشتر دەستنیشان نەدەکرا هەم لەبەر ئەوەی کە نەخۆشەکان زووتر دەستنیشان دەکرێن دووش ژمارەی دانیشتوانیش زیاد بووە و لەگەڵ ئەوەش هەر جەڵتەی دڵیش زیاد بووە لەبەر پیسبوونی ژینگە و ئەو جۆرە خۆراکانی کە دەخۆین لە هەموو دنیا لە 3 سانیە جارێک یەکێک بە جەڵتەی دڵ دەمرێت بە جێرەی دوایین داتاکانی WHO ئەمە عەدەدێکی گەلێک زۆرە بەڵام بەڕای من لێنەگەڕان بۆ گەیشتن بەو ئەوەی کە تووشی جەڵتەی دڵبی زۆر میمترێ لەوەی کە چۆنیەتی چارەسەری دەکەی بۆیە دونیەکە هەم بەڕێوبەری گشتی هەم وەزیری تەندروستی ئەوانە بەڕاستی ئیشی دکتۆری دڵنینە بەڵام دەبی لە مەرکەزی سەحیەکانی تەندروستی ئەو دکتۆرە خێزانەکان ئیتیمام دەن نەخۆشەکان زووتر فحسی چەوریان لۆ بکرێ یا ئەوانەیە کە لە خێزانەکانیان هەموو نەخۆشی دڵیان هەیە دەبی بە چاوەکی ورتر تمشا بکرێن زووتر متابعە بکرێن بۆیە ئەو شتە درایتەوان ئەوەش دەبیت وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی دەبێت لەگەڵ مەراکزە سەحیەکان زیاتر پەرەی پێ بدەن بۆ ئەوەی کە ئەیمە نەهێڵین جارێکی تر کە ئەو نەخۆشانە بگەنە لایمە بەڵام ئەمە لە کۆنفرانسەکە چکە بۆ دکتۆرەکانی دڵە زیاتر ئێمە ئەو کاتێک کە نەخۆشیکە دێتەمە دەبێت چارەسەرێکی زۆر باشی بۆ بکرێت بەبێ ئەوەی هیچ کێشەیەکە بێت لە تاخیرکردنی چارەسەرەکە ئەوی تر لە هەموو دنیا ئیشی پزیشکی خێزانیە ئەوانش کۆنفرانسی خوانەیە ئەوەی لەسەر ئێمە ئەمە دەدەینەوان ئەوانیش دەبێت کاری خۆیان بەرەو پێش ببن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر ئەحمەد حەوێز کا بەڕێزیان وەکو سەرپەرشتیاری کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتی نەخۆشیەکانی دڵ و چارەسەری ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوون.